إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني بالريز، إمامي بخاري إمامي مسلم بما نجرنوا لأبو سعيد خدري كوا خوشويسي خوا صلى الله عليه وسلم فرموي: لتتبعن سنن الذين من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع، حتى لو دخلوا في جحر ضب لاتبعتموهم. قلنا: يا رسول الله، اليهود والنصارى؟ قال: فمن؟ خوشويسي خوا فرميه صلى الله عليه وسلم: ئێوەی مسلمان شوێنی بەرنامە و ڕێبازی ئەوانەی پێشی خۆتانەکەون، یعنی شوێنی ئەوانەکەون، شوێنی پێی ئەو خەڵکانەی کە گومڕا بوون پێش دینی ئیسلام، پێش ئاینی ئیسلام، ئەو قەومانەی کە عەلا ئەساس شوێنی پێغەمبەرەکانی تر کەوتون بەڵام لارۆ بوونەوە، لایاندا. ئێوە شوێنی ئەوانەکەون، بە شوێن پێی ئەوانە ئەڕۆن، بست بە بست، هەنگاو بە هەنگاو، حتا تەنانەت ئەگەر چوو بێتنە کونی بزن مژەکەوە، ئێوە شوێنیانەکەون. وتیان ئەوانە کێن کە یعنی مسلمانان لە داهاتووە شوێنیانەکەون؟ مەبەستت ئەی پێغەمبەری خوا جوولەکە و گاورەکانە؟ فەرمووی: ئەی کێ؟ ئەم حەدیثە خۆشەویستەکانم وەکو وتم ئیمامی بوخاری و ئیمامی مسلم ئەیگەڕنەوە. ئێمە پاش چەند ڕۆژێکی تر ساڵی 2020 بەجێ دێڵین و هەنگاو ئەنەینە ساڵی 2021. لێرەیە پێم باشە چەند تێبینیەک عەرزی جەنابتان بکەم بەهۆی ئەم بۆنەیەوە. یەکەم، ئەم مێژووە کە ئێمە ئێستا پەیڕەوێکەین و مێژووی ڕەسمی حکوومەتە لە زۆربەی وڵاتە ئیسلامیەکان و لە وڵاتی خۆشمان، طبعاً بە ناوی میلادەوە، بە ناوی لەدایکبوونی پێغەمبەر عیساوە دانراوە، یعنی عەلا ئەساس پێغەمبەر عیسا لەو ڕۆژەیە لەدایک بووە. بەڵام گومانی تیان نییە کە ئەم مێژووە جێی مشت و مڕە حتا لەناو مەسیحیەکانە، لەناو ئەوانەی کە عەلا ئەساس شوێنی پێغەمبەر عیسا کەوتون، شوێنی مەسیح کەوتون عەلەیهی السەلام، حتا لەناو ئەوانیشە جێی مشت و مڕە و شتەکە سابت نییە. بگرە لەوانەیە دەستکاری کرابێ، لەوانەیە پاش و پێش کرابێ. ئەلموهیم ئێستا ئەمە مێژوویەکە و زۆر لە مرۆڤایەتی لەسەری ئەچن. کێشەمان زۆر لەگەڵ مێژۆکەیان نییە. ئەگەر چی جوان وایە ئینسانی مسلمان لەسەر مێژووی خۆی بچێ، جوان وایە حکوومەتێک کە بەناو ئیسلام بێ
لەسەر مێژووی ئیسلام بچێ. على العموم ئەمە ئێستا واقع و ئێمە تایین. ئەگەر پێغەمبەر عیساش لەو ڕۆژەیە لەدایک بوو بێ و ئەو مێژوەش بۆ ئەو بگەڕێتەوە، ئێمەی مسلمان لە هەموو خەڵکی شایەنترین کە شوێنی عیسا و شوێنی هەموو پێغەمبەرانی تر کەوتی بێتین. ئێمە ئەحەقترین. عیسا ئێمە بەڕاستەقینەی شوێنی کەوتوین، موسا ئێمە بەڕاستەقینەی شوێنی کەوتوین. وەکو پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم، پێغەمبەران هەمویان بران و عیسایش برای پێغەمبەرە صلی الله عليه وسلم، و لە دوای پێغەمبەری عیساوە هیچ پێغەمبەرێکی تر نهاتووە جگە لە محەممەد نەبێ. و لە تەوراتی پێغەمبەر موسایە و تەوراتی پێغەمبەر عیسا عليهما السلام مژدەی هاتنی محەممەد دراوە صلی الله عليه وسلم، مژدەی آخر پێغەمبەر دراوە. ئێمە لە هەموو کەس خۆمان بە خاوەنی عیسا و بە خاوەنی موسا ئەزانین. ئێمە شانازی ئەکەین بەسەر دینی یەهودی و دینی مەسیحیە بەوەی کەوە ئێمە باوەڕمان بە هەموو پێغەمبەران هەیە، بەڵام ئەوان باوەڕیان بە پێغەمبەرەکەی ئێمە نییە و باوەڕیان بە هەندێک لە پێغەمبەرانی تریش نییە. ئێمە خۆمان بە خاوەنی ئەوان ئەزانین. جا ئەوە زۆر گرنگە ئێمە ئاگامان لێبێ. دینی پێغەمبەران هەموو یەک دینە کە ئیسلامە، وەکو عەقیدە، وەکو شەریعەتیش بە پێی زروف و زەمان هەر پێغەمبەرێک شەریعەتێکی تایبەتی خۆی هەبووە. مەسیحەکان و جوولەکەکان دەربارەی عیسا چی ئەڵێن؟ دەربارەی پێغەمبەر عیسا چی ئەڵێن؟ تەسەورەکەن جوولەکە ئەڵێن عیسا زۆڵە، نەعوذ بالله، و مەریەم کاری بەدڕەوشتی کردووە و عیسا بە زۆڵی لەدایک بووە، نەعوذ بالله. ئەمە بۆچوونی جوولەکەیە دەربارەی پێغەمبەر مەسیح عليه السلام. یعنی چۆن لە شەئنی کەمەکەنەوە دا ئەبەزێنن، بگرەی دا ئەبەزێنن ئاخر پلەی مرۆڤایەتی. مەسیحەکان ئەڵێن چی؟ ئەوانەی على ئاساس شوێنی مەسیح کەوتون، نەسارا، ئەوە نەبەرزێکەنەوە ئەی بنە ئاستی خوا، ئەڵێن عیسا کوڕی خوایە، ڕۆڵەی خوایە. خوا پەنامەمدا. تعالى عما يقولون علوا كبيرا. تەماشاکەن هەردوو لایەن کوفریان کرد بەم پێغەمبەرە، ئەمیان زۆر دایبەزاند لە ئاستی خۆی و ئەویشیان زۆر بەرزی کردەوە، لە ئاستی خۆی بەرزتری کردەوە. بەڵام ئێمەی مسلمان ئەڵێین ئین مثل عیسا عند الله كمثل آدم. ئەڵێین نمونەی عیسا عليه السلام وەکو نمونەی ئادەمە، چۆن خوای تەعالە ئادەمی بەبێ باوک و دایک خەڵق کرد، ئاوا عیساشی بەبێ باوک خەڵق کرد. خوای تەعالە کردی بە معجزەی ئەو زەمانە. هەموو ژیانی پێغەمبەر عیسا معجزەیە. ئێمە ئیمانی تەواومان بە پێغەمبەرەکانی خوا هەیە، بە تایبەت عیسا عليه السلام. هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە باسی شایەتمانە لە چەند حەدیثە ئەفەرمێ هەر کەسێ شایەتمان بێنێ بەوەی خوا تاک و تەنیایە و هاوبەشی نییە و هەر ئەو مستحق پەرستنە، و باوەڕیشی هەبێ کە محەممەد پێغەمبەری خوایە، و باوەڕیشی هەبێ کە عیساش بەندە و پێغەمبەری خوایە، ئەو جا یعنی ئەو کەسە ئیماندارە و خوای تەعالە ئەی خاتە بەهەشتەوە. یعنی ناوی عیسای لە شایەتمانە لەگەڵ خۆیان باس کردووە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم خۆشەویستەکانم، ئێمە کاتێ باسی سەری ساڵ ئەکەین یان هەر ڕۆژێک یادی هەر ڕۆژێک ئەکەینەوە، با زۆر زۆر دڵخۆشی نەنوێنین. ساڵانی خوا کە تێپەڕ ئەبێ جێی عیبرەتە بۆ ئێمەی مسلمان. ئێمەی مسلمان ئەبێ هەست بکەین کە خشتێکی تر لە دیواری تەمەنمان ڕۆخا، خشتێکی تر لە دیواری تەمەنمان ڕۆخا. من
کە لە یەکی ساڵی 71 لەدایک بووم ئەوە ئێستا بوو بە یەکی ساڵی 2021 یعنی تەمەنم 50 ساڵە، یعنی ساڵێکی تر لە مردن نزیک ئەبمەوە، ساڵێکی تر دێتە سەر تەمەنم، تایە هێزم کەمە بێتەوە، تایە جەستەم خاوە بێتەوە، تایە لە گۆڕەکەم نزیک ئەبمەوە. چیمان ئامادە کردو خۆشەویستەکانم؟ ئەمە زۆر گرنگە. ئێمە ڕۆژانە ئەبینین جەنازە لە دوای جەنازە دێنن لە مزگەوتەکانە، نوێژی لەسەرەکەن، مردوو لە دوای مردوو، هەواڵی مردوەکان بەردەوام بڵاو ئەبێتەوە. فەیسبووکی تایبەتی دانراوە بۆ بڵاوکردنەوەی هەواڵی مردوەکان. فڵان بە ڕووداوی سەیارە وەفاتی کرد، فڵان بە نەخۆشی وەفاتی کرد، فڵان بە جەڵتە لە کوتوپڕێکا وەفاتی کرد. ئەمانەی کە باس یەکەم هەر لە ماوەی ئەم ساڵە لە مزگەوتەکەی خۆمان، کوا کاک فڵان، کوا کاک فڵان، کوا کاک فڵان لێرە دانیشتوون. ئەمە هەر لە مزگەوتەی خۆمان، ئەمە لە گەڕەکەکە و کۆڵانەکەی خۆمان، هەموویانمان ناشت، بەدەستی خۆمان ناشتیانمان خستیانەمانە ژێر ئەو خۆڵۆ کە یەکەم جار لێ دروست بوون. ئایا ڕۆژی من و تۆیش نایە؟ ئایا ڕۆژی من و تۆش نزیک نییە؟ چیمان ئامادە کردووە بۆ لێپرسینەوەی ڕۆژی قیامەت؟ چیمان ئامادە کردووە؟ پێغەمبەری خوا وەکو لەو حەدیثەی کە چەند هەفتەیەک پێش ئێستا شەرحم کرد بۆ جەنابتان، ئەفەرمێ ئینسان لە ڕۆژی قیامەتە کاتێ زینۆ ئەکرێتەوە پاوەڕ ناچەرخێنێ تا پرسیاری ئەم چوار شتەی لێ نەکەن. لەبارەی عومرتەوە لە چی برتۆتە سەر، لەبارەی گەنجێتیتەوە چۆن سەرفت کردووە، لەبارەی پارە و پولەکانتەوە لەکوێ دەرت کردووە، لەکوێشا سەرفت کردووە، لەبارەی ئەو علمەی کە وەرت گرتووە، زانستەی کە وەرت گرتووە لە مامۆسایانی ئاینی، لە بانخوازان، لە قورئان و لە سونەت، لە مەکتەب، ئەو زانستەی کە وەرت گرتووە چەندی عەمەلت پێ کردووە. ئەم پرسیارانە چەند یەک ئێمە ئامادەین لێمان بپرسرێتەوە و چەند یەک وڵاممان بۆیان ئامادە کردووە. ئەوە زۆر گرنگە. ئەمە ئەبێ ئەوەمان بخاتە بیر. ساڵێکی تر لە تەمەن ڕۆیشت، ساڵی 2020 پڕ لە نەهامەتی، پڕ لە نەخۆشی، پڕ لە دەرد، پڕ لە بەڵا، پڕ لە نەخۆشی و ناخۆشی، بەڵام هەر ساڵی خوایە. دنیا هەر وایە خۆشەویستەکانم. هەر کەسێک واتیە بگا لە دنیا کە دنیا شتێکی ترە، جێی خۆشی و ڕابواردنەکانە، جێی لەزەت و ئیسراحەتیە، وەڵڵاهی غەڵەت تێگەیشتووە. من خۆم جار لە دوعاکان ماڵێم خوایەتر ناخۆشی نەبینی، یا ڕەبی ساڵی داهاتوومان بێتە ساڵی خۆشی و ساڵی کامەرانی و ئیترنا. خۆم لە دڵ خۆم ماڵێم ئەوە قسانە چیە هیکەی؟ تۆ خۆت ئەزانی وانییە، خۆت ئەزانی ئەوەی ئەجەلی هاتبێ ئەم ساڵ ئەبێ بێت، ئەوەی قرارە نەخۆشکەوێ ئەوێ نەخۆشکەوێ. لە جیاتی ئەم قسانە باس خۆ ئامادەکردن بکەین. چەند یەک خۆمان ئامادە ئەکەین، چەند یەک ئامادەین بەرگەی موسیبەت و ناڕەحەتیەکان بگرین. واللهی کوڕتان ئەمرێ، واللهی کچتان ئەمرێ، واللهی ئەگەر تۆ پێش خێزانەکەت نەمری، خێزانەکەت پێش تۆ ئەمرێ، واللهی باوکت بۆ نامێنێتەوە، واللهی دایکت ئەمرێ، واللهی ئەمە حەقائیقە، ئەمە ڕاستیە، ئەبێ من بیخەمە پێش شاوتان. واللهی خۆشەویستەکانم، واللهی تووشی دەرد و نەخۆشیتین، واللهی ئەم جەستە ساغا ئەگەر بمێنین پیر ئەبێ، گەنجێتی نامێنێ، پیر ئەبێ، بێهێز ئەبێ، بێتاقەت ئەبێ و ئەبێ بمرێ. خۆت خۆزگا بە مردن نەخوازی. خۆشەویستەکانم، یعنی چی وامان پێ بکە هەڵبەز و دابەز و ئێمە یەک مسلمان خاوەن عەقیدەیەکی پاک، خاوەن عەقیدەی تەوحید، یەک خواناسی، خاوەن بیر و باوەڕێک کە بەڕاستی پاکترین بیر و باوەڕە خوای تەعالا ناردوێتی بۆ مرۆڤایەتی، دەی شوێنی کێ بکەوین؟ شوێنی کەسانێک بکەوین لە دینەکەی خوا لایەن داوە، بە پێغەمبەرەکەی خوا ئەڵێن خوا یا کوڕی خوا، نەعوذ بالله. ئەی قەینا
هەمووتان تو بەس من هیچ ناڵێم واللهی بەتەمایشتی تر بووم باسی کەم بەس من ئەوەتان بیرەخەمەوە باشە مسلمانان قەزدم تەنها ئێوە نییە و هەموو مسلمانان کە گویان لە متارە ئەبێ لە داهاتووە من ئەڵێم باشە ئێمە لە هەموو نوێژەکە 5 فەرزە لە نوێژەکانمانە و لە هەموو ڕکاتێکە سورەتی فاتحە ناخوێنین ئەی قەینا ئەی لە فاتحایە ناڵین اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين صراط المستقيم كامية كداواء كين خواب من خاتسر رقاي مستقيم رقاي پیغمران رقاي شهيدان رقاي رازدگويان رقاي پیاوچاکان يا ربي نمان خيتسر رقاي قمرايان ورقاي اواني ليان تو ربوي كجولك وقاورا مدبرون سين تفسير كيكن پیغمبر صلى الله عليه وسلم خطێکی کێشە ئاوا خەتێکی کێشا پاشان بەم دی و بەو دیوە چەند خەتێکی کێشا فەرمووی ئەمە ئەزانن ئەمە چییە أن هذا صراطي مستقيما وأن هذا صراطي مستقيما أما ديني إسلاما أمش لا دانكانا أمانا بمدي ما لا أدا بملي ما لا أدا عينا جولك شوابوا دينك الراستقي نبوا بس آوا لا يندا وآوا لا يندا لبيغمر موسى لا يندا عينا عيسى باكترين ديني هنا ديني توحيدي هنا بس لا يندا أي إما شوتا خريك لا أدي أي إما شوتا بمدي وبودي ئەوە نەخۆشی بۆ ئاهەنگی سەری ساڵی کە پێژن زاینی دروست نییە چونکە وە عیسا چۆنە بێژی زایی بۆ حیوانە سەری ساڵی لە دایکبوونی پێ بڵێن ئەگەر هەر بیڵێنیش ئەو پێغەمبەرە پیرۆزە پێژن زاین ساڵی زاینی سبحان الله حەبە کوردیەکەی خۆمان ئەوە نەخۆشی ئەکرێ بۆ ئەو تاریخە لارەی کە دانراوە بە ناوی پێغەمبەرێکەوە کوا بۆ جژنەکانی خۆمان خۆشیەکانی جژنی خۆمان کامەیە جژنەکانی ئیسلام ئەو ئامادەکاریە لە ئوتێلەکانە لە پارکەکانە لە نازانم لە چیەکانە لە وڵات ئیسلامە شەو حتا بەیانی ناخەون هەمووی ئەڕواتە دەشت و دەر لە هەولێر لە سلێمانی حتا تەنانەت لە شارە بچکەکانی وەکو کەلار و کفری و ڕزگاری چاوەڕوانی سعات دوانزاکەن کە سعاتی سفری پێژن کە ئیتر یعنی سفر یعنی واللهی سفر لە بێعەقیدەی سفر لە بێئەخلاقی سفر لە بێعیباد کابرا نازم لەوانەیە هەنێکیش نوێژ بکە نازانم ئەمە یعنی چی ناوێنا چی پێ ئەوترێت چی نازانم سەیرە کەی ئەمە دینی ئێمەیە کە ئێمە دینی پاکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆیە خۆشەویستەکانم ئەبێ ئینسان بیر کاتەوە ئەمە ڕێگا ڕاستەکەیە کە ئێمە ئەڵێین اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم هل القرآن أخوي تعالى فرمي الذين أنعم عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين غير المغضوب عليهم وغضب الله عليهم هل القرآن أخوي تعالى فرمي بجولك أفرمي وغضب الله عليهم لبرو دين إخوان قري ولا الضالين لقد كفر الذين قالوا إن الله ثالث ثلاثة خوي تعالى فرمي وانا كافر بن كالين خواسيانا أو أنا كافر بن كالين مسيح كري خوايا يعني شو كافر كان بكوين أي قينا أي تنالي قل هو الله أحد الله الصمد خواتاكو تنيايا بينيازة وبيويسي بكسني همو عالم بيويسي بأوهي لم يلد ولم يولد خوي تعالى نلا دايق بوا ونكسي شي بوا أي هاوانا وانا لين عيسى كري خوايا أما تشي بتشي لازم يعني يما أمدو سورة بيروسترين سورة كاني قرآنا كأويان ربع قرآن وأميان ثلث قرآن حمو تانيش لنيو جاي خوينا يك مسلمانية ني خويني يقينا تو نيوش أكي أما أخويني دواء واريبو آهنجي كريسمس بولاي بابا نوئيل شون أبي لولات إسلام مسلمانية كالبلي بابا نوئيل بكاتبر أزان يعني شي بابا نوئيل بابا نوئيل يعني بابا يعني لباوكواته يعني باسي أويك عيسى كري خوايا يور رازين بوا رازين بوا ريشة سبيو كلاوينك أو دروسيا كان يعني تمثيلي
مسلمانی خۆی کردوتە بابا نوئێل و ئاسایی خوا کات و نەعوذ بالله و کوڕی خوا و بێهادیە باتە مناڵ یعنی من چی یعنی نازانم من گریانم تێ بە ئومەتێک کە تاریخی خۆی نازانێ مێژووی خۆی نازانێ پێغەمبەری خۆشەویستمان ئەفەرمێ هەر کەسێ من تەشەبەه بقەوم فهو منهم هەر کەسێ لاسایی قەومێک بکاتەوە غەیری مسلمان لە ئەوانە ئەمیش لە ئەوانە حتى تەنانەت براینە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەنە تەکیدی کردووە ئێمە لاسایی ئەوان نەکەینەوە تەسەوورەکەن ئەوان گۆشەگیریان نەکرد آخر مەسیحەکان گۆشەگیریەکەن یعنی هەر کەسێکیان دیندارێتیەکی چاک بکە ئەڕوا لە ئەشکەوتێکە ئیتر نەخۆی ئەشۆرێ نە ژن ئەهێنێ ژن بیان پیاو بێ نە زەواج ناکات راوسێرگیری ناکە ئەڕوا خەرک عیبادەتە عەلی ئاساس عیبادەتی خواکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ڕەهبانیەت لە ئیسلامان نییە ئێوە نابێ بیکەن مسلمان نابێ ئەوە بکە ئەبێ ژنیش بێنێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لە زۆر چشتە فەرمووی ئەوان ڕیش ئەتاشن شوارە بێڵنەوە ئێوە ئەبێ ڕیش بێڵنەوە شوارە کورتکەنەوە فەرمووی ئەوان ڕیشی سپیان و سەری سپیان سبوغ ناکەن ئێوە سبوغی کەن فەرمووی ئەوان پارشێو ناکەن لە کات ڕۆژووە ئێوە پارشێو کەن مخالەفەی ئەوان بکەن فەرمووی جوولەکە و گاورەکان بە نەعل و پێڵاوە نوێژ ناکەن ئێوە بە نەعل و پێڵاوە جارجار نوێژ بکەن لە شوێنێکا کە مەسەن لە دەشتێکە ئەمانە پێڵاوەکان بخشێنە زەویە پاکی کەرە و نوێژی پێوە بکە مخالەفەی ئەوان بکە ئەوان ئەگەر ژنەکانیان بکەوێتە عادەوە ئیتر دانانشن لە ژوورێتر دایەنە نە نان دەستێ خۆن نە ئەمانە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێوە وا مەکەن ئێوە تەنها دروست نییە سەرجەیی لەگەڵا بکەن جیماعی لەگەڵا بکەن ئەگینا ژن پاکە و هیچ کێشەیەکی نییە حتا تەنانەت ئەمەنە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لەمەیا پێچەوانیان بکەن لەوەیان پێچەوان بکەن ئەڵە جوولەکەکان وتیان وەڵاهی برا محەممەد هیچی نەیەڵاوە لە هەموو شتێکە پێچەوانەمان نەکە بەس ئەوە ئەمر خوای پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم چونکە ئەوان لە دینەکەی خوا لایاندا جا خۆشەویستەکانم بە ئاگامان لە خۆمان بێ ئەو ئاهەنگێڕان و ئەم سەری ساڵ و ئەو بەزم و بالۆرانەی کە ئەکرێ ئێستا بەڕاستی ئەمە هی ئێمە نییە هی مسلمانان نییە ئینسان ئەبێ دوور بگرێ لێی ئینسان ئەبێ خۆی بپارێزێ ئەبێ ئەخلاق و ڕەوشت و عەقیدە و بیر و باوەڕی خۆی بپارێزێ پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام یعنی پێغەمبەر عیسا وەڵڵاهی نازانم باسی مەریەمی دایکی و عیسا ئەکەی هیچ مرۆڤێک ناتوانێ بگاتە ئەوانە لە عیبادەت و لە پەرستش و تەنانەت ماڵێکی نەبووە عیسا عەلەیهی سەلام تایە بژێ ماڵێکی نەبووە خواردنیشی گڵادار بووە لەبەرەوەی نانی حرام نەخوا ئەم پیاوە پاکە کە ڕۆژێ لە ڕۆژان خەیاڵی شتی پیسیش وە مێشکیان نەهاتووە هەروە مێشکیان نەهاتووە ئەم پیاوە پاکە ئەوانە شوێن کەوتووی ئەون ئەوانە کە زینا ئەکەن بێ ئەخلاقی ئەکەن هەموو سەر زەوی بنەوەوی ئەدەن لە شارەکان وڵاتان هەمووی لە ناو ئەبەن خوێنی هەموو عالم ئەڕێژن لە پێناوی مەسلحەتی خۆیانە ئامادەن ملەتێ لە ناو بەرن و علامەیەکی سەلیب و زائیدیشان کردە دەقەی ملیانە خۆشیان بە مەسیحی ئەزانن بۆ شوێن کەوتی عیسا ئەزانن ئەمانە کەی مەسیحین ئەمانە خاچپەرستن داواکارم خوای تەعالی بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتماندا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە دامەزرامان بکە سەر دیندارەتی لەسەر ئیسلامەتی یا ڕەبی خوایە بخاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شتێک نەکەین تۆمان لێ تووڕە ببی یا ڕەبی خوایە شتێک نەکەین لە ڕۆژی قیامەتە ڕوومان نەیە تەماشای پێغەمبەرەکەت بکەین یا ڕەبی لەوانە نەبین کە پێغەمبەر بفەرمێ حاشا ئەمانە ئومەتی من نین یا ڕەبی خوایە بەدەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاوی کەوسەر بخۆینەوە یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی یا إله العالمین یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری یا ڕەبی لەم هەموو فیتنە و ئاژاوەی کە دەورمانی گردۆ بە دوورمان بگری ڕزق و ڕۆزیمان بەرفراوان بکەی معاشی ئەم خەڵکە زیاد بکەی یا ڕەبی خوایە بەزەیت پێمانە بێتەوە کارەبامان باشکەی ئاومان باشکەی کار بەدەستان ساڵح بکەی یا ڕەب العالمین یا ڕەبی خوایە ئەم حیزبانەی لە کوردستانە هەن نەبنە مای تەفریقەی زیاتر ئەم وڵاتە بەرەو هەڵدێر نەبن یا ڕەب العالمین بەرەو باشەتمان بن یا ڕەب العالمین آمین
آمين آمين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيب محمد وعلى آله وصحبه أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. وشویستەکانم مامۆساهەژاری موکریانی تەرجومەی چەندینێکی وتەیەکی عەلی شەریعەتیەکە ئەیکا بە کوردی. بابەتهینەکە زۆرە، بەڵام من لە ناوڕاستە هەندێکیم لێ هەڵبژاردووە بۆ جەنابتان ئەیخوێنمەوە. ئەفەرمێ ڕۆژێک کە ئیسلام باوی هەبوو، ڕۆژێک کە ئیسلام باوی بوو، لە ناو گەلاندا ناوی بوو، زێڕی هەبوو زۆری هەبوو، چی بگوتە هەر ئەو بوو. مامۆستاکانی ڕۆژئاوا لە فێرگە لە زانستگایان لە ناو کۆڕی کەیخودایان کاریان لاسایی موسڵمان بوو، دابی ئەوانیان پێجوان بوو. یعنی ئەوروپا تەقلید و لاسایی مسلمانان نەکردەوە. کاتێک کە مسلمان خاوەنی خۆی بوو، خاوەنی هێز بوو، خاوەنی دەوڵەت بوو، خاوەنی کەرامەت بوو، خاوەنی عزت بوو، خاوەنی غیرەت بوو، خاوەنی سەرکردەی باش بوو، وەکو سەلاح الدینی ئەیوبی. ئەوانە هاتن لاسایی مسلمانانیان ئەکردەوە. لە ناو کۆڕی کەیخودایان کاریان لاسایی مسلمان بوو، دابی ئەوانیان پێجوان بوو، کەوای شۆڕیان دەبەر دەکرد. یعنی وەکو مسلمانان کەوای شۆڕیان لەبەر عەمامەیان لەسەر دەکرد، ئاسایی ئێمەیان نەکردەوە. ئەدای ڕازی و ئەبوو عەلی و دینەوەریان و غەزالی و کێ و کێی دیکەیان دەردێنا. یعنی لاسایی ڕۆیشتن ئەگەڕیان بە دوای زانستی عولەما مسلمانەکانە، زانا مسلمانەکانە، حتا تا ئێسەش لە هەندێک لە زانکۆکانی ئەوروپا هینەکانی ئەوانە خوێنن. چۆن ئێستا مامۆساکانمان کە نەدارین لاسایی ئەوان دەکەنەوە، قەرزی کۆنە دەدەنەوە لێ جەژندا. ینی مامۆساکانی خۆمان ئێستا لە زانکۆ و لە هینەکانە لە جەژندا کڵاوی لەنگەری لەسەر جوبەی قۆڵفوش و فۆڵ دەبەر ئەدای ڕۆژاوا دەردێنن. نابینی ئێستا ئێمە حتا لە زانکۆکانە کاتێ تەخەڕوجەکەن چیەکەنە سەر چێک ئاسایی ئەوانەکەین. شتەکان چۆن گۆڕا هەمووی پێشە ئەوان لاسایی خۆمانیان نەکرد. کاتی ئێمە پیاو بووین، کاتێ پیاومان هەبوو، بەڵام کاتێ ئێمە زەعیف بووین، لاواز بووین، پیاوەکانمان یەواش یەواش نەمان، چیمان بەسەرا هات؟ دەستڕەنگینانی خاچپەرست، ئەوانەیان کە دەستڕەنگین بوون، کە دەستکردێکیان ڕێک دەخست فێڵیان دەکرد، مۆری ئەڵڵایان لێدەدا. یعنی حتا کە شتێکیان ئەکرد ناوی خۆیان لێدە، ئەڵڵایان لێدا، بۆ ڕەنگی ئیسلامیان پێدەدا تاوا بزانن ئەو کارانە هی وڵاتانی مسلمانە، بۆ ئەوەی قیمەت بکە میدئین وڵاتی ئیسلامیان لێدا. کاری بۆ وایانە کرد تا خەڵک وا بزانێ کاری شام و بوخارایە، کەرگای بەڵخ و بەغدایە، ئەستەمبولە، تووسەیە، ڕێیە، کاری وەستای غەرنادەیە. یعنی ئەوە وڵاتانی ئیسلام بۆ کاتە کە شوێنی پێشکەوتن بوو ئەو شوێنانە. تەنانەت خاچی گردنبەند ئەڵڵایەکیان لێدا، حتا خاچەکەشیان ناوی ئەڵڵایەکیان بە بچووکی لێدا بۆی وابزانە وڵات ئیسلامە دروست کراوە. ئەوە ئێستاش لە ڕۆژهەڵاتی بارکەوتوو سیر حاڵی خۆمان بکە، لە ناو گوێچکەی گاداخەوتوو میدئین چاینا، میدئین جاپان، ئەوانەی کەوا هەیە لە دەستکاریان دەدەن، لاسایی ڕۆژە ئاواییان دەکەن. سیرکەم خۆشەویستەکانمان چیمان بەسەر هاتووە؟ طبعا ئەمە خۆی لە شتە بچکەکانەوە دەستی پێکرد، دوای ئەو ئاوان بەسەر هات کە بەسەرمان هات. هەر ملەتێ ناسنامەکەی خۆی نەزانی قوڕەکرێ بەسەریە، هەر ملەتێ ناسنامەی خۆی نەناسی ئەوە ئیتر ژێرچەپۆکەی هەموو گەلانە بێ. خوای تعالی ڕەحمان پێ بکە. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا